صلاوات دانا سر پیغمبر صلى الله عليه وسلم مای نجات بوونتانە مای ڕزگاری بوونتانە مای عیزەتانە شیفای نەخۆشەکانە چارەسەری هەموو بەڵاکانە خەڵغانە بۆ هەموو وەباو نەخۆشەکان وەلەما فەرموون چونکە خوا فەرمووی پێغەمبەر وما كان الله ليعذبهم وأنت فيهم خوا عەزابی هیچ گەلێک نادا تا تۆ لەناوی یعنی هەر خەڵکێک هەر کۆمەڵێک هەر دڵێک هەر زارێک هەر باسێک باسی پێغەمبەری تیاگە وستاوە لەسەر پێغەمبەری تیاگە خوای پارێزێت بۆی مۆلانا خەلیل نەقشبەندی کە لە شام وەفاتەکەی بە طاعونیش وەفاتەکەی خوای گەورە دەرەجاتی عالیکا ئەم زاتە گەورە ئەفەرمێت سێ سڵاوات هەیە سڵاواتێک سێ جار بخوێنی بەیانیانی ئێواران بەڕاستی ئەمە بۆ دەفعی نەخۆشی وەبا باشە کاتێککە طاعونەکە بڵاو بخۆنی زۆر بخوێنن بە خەڵکی شام بالفعلیش خوا بەڵاکەی وەباکە و طاعونەکەی لەسەر دابدن صلاواتەکەی ئەوەیە کە ئەفەرمێت اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد بعدد كل داء ودواء وبارك وسلم عليه وعليهم كثيرا كثيرا أم صلواتنا سبحانه ملكوا ودفع بلا وبا باشا مولانا خليل فالميدي صلواتنا سبحانه ملكوا براسي زور قولي وأزمن خواعة فنتيما عذابي قالوا قولنا تولنا يا نبي يعني ضلع بيغنبري تيابي وزاري باسي بيغنبري تيابي ما ضلع باسي بيغنبري تيابي